السلام عليكم. شوي نسرين خان باشي قبل خير بين سلام عليكم يا أخوة. فرموا اللي خزوستان خير بين يا أخوة. عفوا بيشي شو كودن نعناع هي فرموا ولا أخا زور سباس. بەلاوی خۆی بەخشندۆ میهرەبان سڵاوتە لەوێ خۆشەویستان دەنگدان شایەتی دانە و ئێستامە کە بەرەو ڕۆژی دەنگدان دەچین ئەبێ ئەوەندە وشاریمان هەبێ کە کەسی شیا و بۆ شوێنی شیا و هەڵبژێرین. ئێستا ئێمە دەتوانین بربژێرێکی دروست بۆ خولی شەشەمی پەرلەمانی کوردستان کە نوێنەرایەتی ڕاستەقینەی ناوچەکەی خۆی و خەڵکی کوردستان بکات بەگشتی زۆر گرنگە و ئەو کاندیدانی کە پێویستەکە ئێمە بیان ناسین و شارەزای ئەزمونیان بین بۆ پێی کە لە زۆربەی لایەنەکانە چەندین کاندید هەیە. ئێمەش ئەمانەوە لە نێو هەموو ئەو کاندیدانەیە ئەو خانمە کاندیدانەتان پێ بناسیێنین کە کار و پرۆژان هەیە بۆ داهاتوو لە پەرلەماندا لەسەر لیستی 140 کۆمەڵی دادگەری بۆی کە زیاتر ئاشنایانکەین بە ئێوە و کار و پلانەکانیان بەێوە بناسیێنین. ئێستاش هاتوونەتە ناحوێی سیروان یەکێکە لە ناحیەکان کە 65 گوند لە خۆ دەگرێت و ناوچێکی دیاری کوردستانە. یەکێکیش لەو بربژێرانە خاتوو نەسرین غەفارە کە نوێنەرایەتی خەڵکی ئێوە دەکات و خۆی بربژێر کردووە بۆ خولی شەشەمی ئەمجاری پەرلەمان. ئێستاش هاتوونەتە ماڵەکەی و هەندێک گفتوگۆکەین سەبارەت بە کار و پرۆژەکانی. سڵاوت لێ بە نەسرین خان، خۆشحاڵ بووم. عليكم السلام ورحمة الله. بناوی خۆی گەورە و میهرەبان زۆر بە خێراتنتانەکەم بە تایبەتی جەنابە دۆنا خان کەناڵی ئاسمانی پەیام کە کەناڵێکی حەقبێژ و ڕازگۆی سەرساحەی کوردستانە لە هەموو حەدەس و ڕووداوەکانە کاریگەری گەورەتان لە سەرساحەی کوردستان هەبووە. دەستخۆشیتان لێکم زۆر بە خێرتانتانەکەم یەخوا بە خێرمیان سەرچاو. زۆر سپاس دەکەم نەسرین خان. خۆ ناسانێک بکەی نەسرین خان کێ ڕژمارە چەنە؟ من نەسرین غەفار حەمە ساڵی 1970 لە خورماڵ لە دایک بووم. خۆم خورماڵیم لە ئەسڵا لە ساڵی 2005ەوە لە ناحیەی سیروان دانیشتووی ئێرەم و جێگیر بووم. کاندیدی ژمارە دووم لەسەر لیستی 140 کۆمەڵی دادگەری بازنەی هەڵەبجە. بۆچی هاتیتە سیروان لە خورماڵەوە؟ من ئەو کات بەوەی ئەوەی زەواجم کردووە هاوسەرگیریم پێگەێناوە ئێستا لێرە هاوسەرم لێرە و لێرە جێگیر بووم. سپاس بۆ خوا لەو کاتێش کە هاتوومەتە ئێرە بەردەوام و یەک ڕۆژ لە کاردا نەبڕاوم. خاتو نەسرین باسێک لەوە بکەیت کە بڕوانامە چییە و ئەزمونت چییە؟ ئێستا چ کارێک ئەکەن خۆتان لە ناوەندی کاردا؟ من شەهادەی پەیمانگای عەبدوڵای کوڕی عومەرم هەیە بۆ زانستە ئیسلامیەکان و لە 2018 تا ئێستا بەرپرسی ئەنجومەنی خوشکانی سیروانی کۆمەڵی دادگەریم. لە 2014 تا ئێستا سەرپەرشتیاری بەشی خوشکانی دەستگای نووری حیکمەم لەم سنوورە. سپاس بۆ خوا جێدەستێکی گەورەمان هەبووە نزیکی 350 خوشک لە مناڵەوە تا گەورە قوتابیمان و لەم لە لای ئێمە وەکو قوتابخانەیە وەکو حوجرەیەک بەردەوام زانستەکان و ئادابە ئیسلامیەکان و وانە پەروەردەیەکان بە خەڵکی ئەم سنوورە و لادیەکانی دەوروبەری ئەڵێنەوە. باشە بەس خێزانەکەت بکەیت پێشەوەی کە بچینە سەر ئەزمونەکەی تۆ بە درێژی ئەوان چۆن پشگیرت بوون؟ تا چەندێک گرنگە پشگیری خێزان بۆی کە تۆم بڕیارە بدەی هەنگایەکی نوێ بنی؟ بڕاستی وایە هەتاکو خێزان پشگیریت نەبێت تۆ ناتوانانی لە ناوکایەکانی ژیانە دەربکەوی. من خێزانەکەم گەورەترین و پاڵپشترین کارم بووە و دەستگرۆیی کردووم وەم کار ئاسانی بۆ کردوم بگرە زۆر جار هاوکارێکی زۆر بەهێزی من بووە لەو کارانە بۆیە منیشتوانی ومە تاکو ئێستا بەردەوام بم. چەند منداڵت هەیە نەسرین خان؟ من دوو کوڕم هەیە. دوو کوڕت هەیە؟ بەڵێ خاوەنی دوو مناڵین هەردووکیان کوڕن. کاتێک کە بڕیارەتدا ئەوان پێیان خۆش بوو یان هاوکارتن لەو کاروبارەکانتە؟ طبعاً هەر کار و بڕیارێک ئەبێت تۆ مشوەرەت بکەی. من کە کاتێ مشوەرەتم بە هاوسەرم کرد زۆر بە خۆشحاڵیەوە وتی چونکە تۆ بەردەوام لە ناوکایەکەی ئەمەش کایەکی حەق و ڕاستە بۆەوەی مافی خەڵک بسێنینەوە من پاڵپشتێکی گەورەتەکەم لەم کار. باشە چۆن پێویست کرد بە کۆمەڵی دادگەریەوە ئەو ئەزمونە کێکەوە دەستی پێکرد؟ من پێشووتر کە لە ناو سەحوای ئیسلامی بووین ئەو کاتەی کە کۆمەڵی دادگەری دروست بوو ئێمە یەکسەر لەگەڵ کۆمەڵی دادگەری بووین. لەو ڕۆژەی کۆمەڵی دادگەری دروست بووە ئێمە لەگەڵ کۆمەڵین و بەردەوامین تا ئێستا. کاتە ئەزمونێکت هەیە لە منداڵیەوە بڵین؟
بەڵێ من لە هەر لە مناڵیەوە لە ئەزمونم هەیە لە پێش ئەوەی ئێمە سەرەتا لە هەڵەبجەی تازە بووین ئەو کاتکە نەکسەی بزوتنەوەی ئیسلامی هاوگەڕاینەوە خوڕماڵ دواتریش لە 2005ەوە لە سیروان بەردەوام. نسرین خان مادەم تۆ کاروباری ئێستا دەرەوەت هەیە لەگەڵیشیا بێگومان وەکو خانمێک لە ماڵەوە کار ئەەکەیت چۆنە هاوسەنگیت ڕاگرتووەیان فریای هەردووکیانەکەوی کە هاتم ماڵێکت هەیە پڕە لە گوڵی جوان ماشەڵڵا گوڵی سوشتی زۆر جوانت هەبوو. ڕاست دەکەم خۆی ئافرەت ئەگەر توانە و هێزەکانی بخاتە کار پێم وایە لە پیاو زۆر بەهێزترە بێ لەبەرەوەی ئافرەت بە سەبرترە و نەرمونیانترە کاتەکانی تەقسیم کات و بتوانێت زۆر زیاتر ڕابینێ. ڕاستە ئێمە لە ڕووی جەستەیە زۆر جارمانووە بین بەڵام لە ڕووی ڕۆحیەت و زۆر ئاسوودەترین لە خەڵکانێک کە بەردەوام لە ماڵەوە بن. ڕائگەی بە کارەکانی ناوماڵت؟ ئەلحەمدولیلا وەڵام من زۆر بە باشی ڕاگەم بەڵام ماڵەوەیشەوە بە تایبەتی مناڵەکانم زۆر هاوکارێکی گەورم لە کارە. چۆن هاوکاری دەگەن؟ من زۆر جار کە لە دەرەوەم بە تایبەتی من ئەم ڕەمەزانە هەموو ئێوارەیەکە لە دەرەوەم بۆ پرۆژەی خێرخوازی کە هاتوومەتەوە کوڕە بچبکەکەم زەڵاتەکەی بۆ کردوم سوبی بۆ کردوم سفرەی بۆ داخستوم بۆ نمونە ئەم ئێوارانەی کە ئێستا لە حملەی هەڵبژاردنیان زۆر جار ئێواران ئێمە برنجەکەی بۆ کردوم مریشکەکەی بۆ کردوم بەڵام فێرم کردووە ڕامهێناوە لەگەڵەوەی نەک بێمە بۆڵە بۆڵ بکەن بە سەرما و هاوکارم نەبن بەڵکو تا ئێمە و جاری وایە سپرەکەش حازرەوە داخراوە. زۆر باشە نەسرین خان ئێوە داوامەکەن داوامی ئەنجومەنەکان و داوامی خوشکان کە کۆمەڵێک ئەرک و بەرپرسیارەتیە ئێمە دەمانەوێت زیاتر ئاشنابین بە ئەزمموی بەڕێستان و ناوەندی کارکردنتان پێکەوە لێ درێژە بە بەرنامەکەمان دێت. نسرین خان ئێرە ئەنجومەنی سیروانە ئەم بینایە هەر ئاوهادانراوە یان بۆچی بەکاریە چ کار و چالاکیێکی تاکرێن؟ ئەمە ئەنجومەنی سیروانی کۆمەڵی دادگەریە بارگای کۆمەڵی دادگەریە لە ناحیەی سیروان و گوندەکانی دەوروبەری. ئەم ئەنجومەنە کارایە لەم سنوورە گەورەترین خزمەتی کردووە. ئەم ئەنجومەنە مەدرسەیە کە مەدرسەیەکی قورئانیە چونکە ئێمە لە ناحیەکە گوندەکان و ناحیەکانی لە ناحیە و گوندەکانی دەوروبەری لێرە ڕێمان پێ نادەن لە مزگەوتەکان وانە بوترێتەوە لێرە مەدرسەیەکی گەورە بووە بۆ کچان و کوڕانمان پێمان گیانون بۆ گەنجانمان بۆ هۆشیارکردنەوەی خێزانەکان بۆ ئاگاداربوون لە ڕەوش و کەش لە ڕەوش و بارودۆخی هەرێمی کوردستان. لێرە ئێمە چەندین چالاکی گەورەمان هەبووە لەوانە ئێمە سۆمای چاوانە دەستگای بەخشینە دەستگای نووری حکمەیە لە 2005ەوە ئێمە لێرە بەردەوامە من وەک شخصی خۆم ڕۆژانە هەموو ڕۆژ سرم لێرە داوە هەموو ڕۆژکار و پرۆژەمان لێرە بووە. ئێمە لێرە بەشی بێباوکانمانەیە مانگانە بەردەوام هاوکاریانەکەین هاوکاری بەشی نەخۆشانمان کردووە نەخۆشانی درێژخایەن هاوکارایی خەڵکێکی کرێکارمان کردووە لەبەرەوە سنوورەکەی ئێمە سنوورێکی فەقیر و هەژار و کەم دەرامەتە خەڵکێکی زۆری بێموچەیتایە بە تایبەتی گەنجەکانمان زۆر مافخراو بوون چونکە خوێندنیشیان تەواو کردووە ئێستا لە ماڵەوەن کرێکاریەکە خێزانە بەشی ژیانی خۆی پرسیارێکم نەسرین خان بۆچی هەمیشە ڕێکخراوی ئیسلامیەکان شانازی بە پرۆژە خێرخوازیەکەنەوە لە کاتێکا ڕەنگە خەڵک ئەو پرسیاری بۆ دروست بێ خۆ ئەو پارە و کۆمەکی کە بە خەڵکی بەخشنەوە هەر لە خەڵکی تر و دەستڕۆشتەوە ئەوەری ئەگرن. سەگەی تۆ تەواوە ئەمەش تەنها پاڵنەرێک بۆ ئەم کارانە ئیسلام و ئیمانە خەڵکێکەوە خی گەورە بەسەری کردوەتەوە داهاتێکی پێداوە ئیمانەکەی پاڵی پێوەنێ تەنها بۆ خۆی نەبێ هەر خۆی بیخوا چاویون لە مسلمانان بێت چاوی لە ماڵی هەژاران و کەم دەرەمات و نەخۆشانی ئەم یعنی ئەگەر ئێوە بن ڕەنگە ئەو خێرەش نەبێت بەتاکیید چونکە ئێمە ئەگەر سەیرێکی واقعی سنوورەکە و هەموو ساحی کوردستان بکەین سەیری بارگەکانی ئیسلامیەکان کە و بارگای حیزبەکانی تریش بکە بارگەکانی ئێمە بۆ پەروەردە و پێگەیاندن و خزمەت بووە بگرە ئەوانی تر بارگەکانیان بەعکسی ئەمانەی ئێمەوە بووە لێدان بووە لە شکۆی خێزان لێدان بۆ لە لادانی گەنجانی ئێمە بەڵام ئێمە بەعکسەوە گەنجانمان پابند کردوە بە ئاینی پیرۆزی ئیسلامەوە دامەزراو بوون خۆڕاگر بوون لەبەرەوە ئێرە ناوەندێکی بەهێزی پێگەیاندنی گەنجان و لاوانی ئەم سنوورە بووە. نەسرین خان وەکو خۆت کە
ڕاستەوە ئێستا بەربژێرن بەڵام لە پێشووتردا ئەزمونێکی باشتان لە کاردا هەبووە ئەو ئەزمونە چی بووە ئێوە لە چی بوارێکە ئیشتان کردووە بە تایبەتیش ئێمە وەکو خوشکان کە ئەبێنین ینی خوشکان لە سرجەم پارێزگاکانە ناوەندیان هەیە کاروباری جیاوازیان هەیە من پێشووتر بە چەندین مەراحیلا تێپەڕیوم تا ئێسش بەردەوامم ئێمە کە ڕێکخراوی خوشکانی کوردستانمان هەبووە دەستێکی باڵا و گەورەیان هەبووە منیش یەکێک بووم لە کادیر و ئەندامی ناو ئەو ڕێکخراوی خوشکانۆ یەکێک بووم لەوانەی کە لە ناو خوشکانە لە ناو ئەنجومەنەکانە لە ناو سنتەرەکانی نووری حکمە و بەخشینا کارمان کردووە تا ئێسش بە فەزڵی خوای پەروەردگار هەر بەردەوامین لەو کارانە من وەکو شخصی خۆم پار کەوا کەم و کوڕی سنوورەکەمان نەبووە بینایەکمانەیە گەورە نەبووە قوتابیەکی زۆر لە حەد بە دەرمان بووە ئێمە لە گوندەکانی تەپەڕێزینەوە تا ناو سیروان هەفتانە بە پاس تەلەبە کۆکەین و لێرە بەپێی ئاستەکان دابەشیانەکەین ئەمە بۆ چ شتێک بۆ وتنەوەی وانەیە قورئان و پەروەردەیەکان هەفتانە بەردەوام ئێمە مینی پاسەکان تەلەبەی ناو گوندەکانمان بۆ کێشنە لەگەڵ ناو سنتەری شارائێنە ئێرە و ئێمەش لە ڕێ چەندین مامۆساوە لێرە وانەی تایبەتمان بۆ گەنجانە و بۆ مناڵانەی سنوورەکەی خۆمان بووە لەبەرەوەز بە ضرورەتێکمان زانی هەستان بەوەی کەوا بتوانین بینایەکی نووری حکمە لە ڕێ خێرخوازان و خواپێداوانەوە بۆ ئەم سنوورە بکەین بە فەزڵ و گەورەی خوای پەروەردگار و هیمەتی مسلمانان توانیمان جوانترین بینا باشترین بینا لەسەر ئەم ناحەیە بنیاد بنێن و ئێسش واقعان هەیە و ئەگەر بکرێت دوایە چین سەیرەکەی نەسرین خان ئێمە لای وێنەکەی خۆتەوەستاین کە کاندیدی ژمارە دوی بەڵێ وایە کۆمە لە ڕابردوودا ئەوەندەی خزمەت بە خەڵکی ئەم ناوچانە کردووە کە خەڵک متمانی خۆیان ببەخشنە کاندیدەکانی و لایەنی کۆمەڵی دادگەری کە نوێنەرایەتیان بکات لە پەرلەمانی کوردستان لەبەرەوەی ئێمە لەم سنوورەوە کۆمەڵی دادگەری کەسانێکی ئەمین و دەستپاک بووین خزمەتکار بووین پەروەردەکار بووین و پێشووتر لە هەڵبژاردنەکانی پێشوە ئێمە لە ناو ناحیەکەمانە دەنگی یەکەمی کۆمەڵی دادگەری بووین لە هەموو ئەحزابەکان و بووین جێ متمانە و سیقەی خەڵک بووین ئێسش داوا لە دەنگدەرانی سنوورەکە و پارێزگاکەی خۆمانەکەین ئەم جارش بە گڕوتینێکەوە بێن بەشداری دەنگدان دەنگ بدەن بە نوێنەرەکانی کۆمەڵ بۆ ئەوەی بتوانن لە داهاتووە ماف و شایستەکانیان بۆ بگێڕنەوە بتوانن خزمەتێکی زیاتر بە سنوورە بەژمەینەتی و مافراوەکەی خۆمان بدەین دەست خۆش بێ ئێمە لێرەشە ڕۆین درێژە بە گفتوگۆکانمانین لە بڕگەیەکی ترە لە خزمەتتان. نەسرین خان ئێوە کاندیدی ژمارە دوون لە سەربازنەی پارێزگای هەڵەبجە بێگومانەتانەوێت نوێنەرایەتی خەڵک بکەن و ئەمەش ئەرک و بەرپرسیارەتێکی قورسە بۆ ئەی متمانی خەڵک بەدەستبێنی بێگومان پێویستە کۆمەڵک ئامانج و کار و پرۆژەت هەبێت لە داهاتوودا بۆم خەڵکە کار و پرۆژەکانی بەرەسان چین ئێمە لە سۆنگەی هەستکردن بە بەرپرسیارەتی ئاینی و نیشتیمانی ئێمە لە نیشتیمانێکە ئاژین هەموو ماف و حقوقی ئینسانەکانی تیا پێشێل کراوە لەبەر ئەوە ئێمەش بە ئەرکی سەرشانی خۆمانەزانین ئەم خەڵکی وڵاتی ئێمە لە ژیانێکا بێ کە بتوانێت ژیانێکی سادە و ساکار بکە لەبەرەوە ئەگەر سەیری جمگەکانی ناو کایەکانی کوردستان بکەی هەمووی بەڕاستی ئەکسپایریان کردووە بەسەریان بردووە لەبەرەوە ئێمە ئەگەر پشتیوان بەخوا و دەنگدەری جەماوەری سنوورەکەمان بچینە ئەو کایە من وەک شخصی خۆم لەم سنوورە کە خۆمان کاندید کردووە داکۆکی لە هەموو چین و توێژەکانەکەین ئەمانەوە ژیانێکی شایستە بۆ هەموو چین و توێژەکان بگێڕینەوە چونکە بەڕاستی ئەگەر سیرێک بکەین ئەچیتە هەرکوێ سیرەکەی فرامۆش کراوە کاری بۆ نەکراوە ئێمە ئەمانەوە لە ڕێگای یاساکانی پەرلەمانەوە بتوانین حەق و مافێک بۆ ئەو خەڵکە بگێڕینەوە بە تایبەتی ئێمە ئیش ئەەکەین کارەکەین لەسەر ئەوەی ئەو یاسایانەی کە دژی بنەمانە گۆڕەکانی ئاینی پیرۆزی ئیسلام ئێمە ڕێگری لێ بکەین تا بتوانین یاسایەک بێنین بەرقەرار بکەین کەوا یاسایەکی ئاینی پیرۆزی ئیسلامی و گشتگیر بێ بۆ هەموو چین و توێژەکانی وەک خۆت پرۆژەت هەیە جیاواز لەو پرۆژەی کە بۆ کۆمەڵی دادگەری دایناوەیان ئەوە تا هەموو ئەندام پەرلەمانەکان کاری لەسەرەکەن من پرۆژەمەیە بەڵێ یەکێ لە پرۆژەکانم تایبەتمەندیم کردوە بە گەنجانی ئەم وڵاتە چونکە گەنجانی ئەم وڵاتە گەنجان مافیان خوراوە
هیچ حسێبێکیان بۆ نەکراوە داهاتویان لە وڵاتە دیار نییە ناچار سەری خۆیان هەڵگرن بڕۆن بەرەو هەندەران ناچار لە سنوورەکان بکوژرێن ناچار ڕێگەی جادەوبانەکان بگرنە بەر بۆ کرێکاری یعنی ئەمە چ شیاوی گەنجێکە سێ شەو هەستێ بچێ بۆ کرێکاری بپێنجێن بۆ سنوورەکان ئەی ئەو لە هەمان کاتە کەسێکی خوێنەوان خاوەن عیلم خاوەن شەهادە خاوەن ئیرادە خاوە توانە بەڵام ئەم حکومەتی ئێمە هیچ حسێبێکی بۆم گەنجانێ پرۆژەکەی ترت پرۆژەکەی ترم من داکۆکی کارێکی ڕەوای ئەوە ئەبم کەوا خێزانی ئێمە لە لێواری مەرگای ئەیانەوێ ئێمە جوانترین کارمان خێزانە لەبەرەوە خێزان جوانترین شەریحەی ناو کۆمەڵگەیە بەڵام ئەگەر بێت و ئەوان وایان کردووە ئێساتێ نەگنان ئەیانەوێ دەستیش بۆ ئەخلاقی خێزانەکانمان بەرن خێزانەکانمان هەڵوەشێنن بۆەوەی ئاگایان لەو فەسادی و گەندەڵی ئەوان نەبێ چی هەدەرێکە دەن لەم کوردستان چۆن بەرەو وێرانە بن بۆەوەی خێزانەکان هۆش نەکەنەوە تا داوای ماف و حەق و ڕەوای خۆیان بکەن. نەسری خان باست لە بێکاری گەنجان کرد سازین گەنجێکی زۆری دانەمەزرا لە سرجەم ناوچەکانی هەرێمی کوردستاندا هەیە زۆربیان ڕەنگە بژێوی ژیانی ڕۆژانی خۆشیان نەتوان دابینکەن بۆ خۆیان و خانەوادەکانیان ئێمە شوکۆزایی ناحیەی سیروانی کێکن ناحیە دیارەکان و ڕووباری سیروانی تێدا دەڕوات دەکرێت بۆ منە چەندین پرۆژە لێرە بکرێ بە نمونە بابەتی گەشتیاریە پرۆژێ کشت و کاڵیە دروستکردنی بەنداوە کە هەم خزمەت بە ناوچەکە بکە هەمیش هەندێک گەنج بخاتە سەرکار لەبەرەوەی ئێمە لەسەر ناحیەی سیروان و دەشتی شارە زۆر و دەریاچەی سیروانین ئێمە ئەتوانین چەندین پرۆژەی بەهێز و باشمان بێ بە دروستکردنی بەندا و گلدانەوەی ئاوەکەی بۆ زەراعەت بۆ باخداری بۆ پرۆژەی بەخێوکردنی ماسی لەبەرەوە سەیرەکەی ئەگەر سیر بکەین ئێمە لە کوردستانە پرۆژەی ماسیمان هەر نییە کە گۆشتێکی باش و تەندروستە بەکار ئەهێنرێت هەژ وەکو پێویست نەبووە وەکو پێویست نەبووە بۆ پرۆژەی ئاژەڵداری لەبەرەوە ئێمە سیرەکەین ئێستا ئەگەر سەیری ناو بازاڕەکان بکەی یعنی گۆشتی سوور ئەو نەگران بووە بۆ کەم خێزان بکڕێ بتوانێت بیخوات و بەکاری بێنێ بەڵام تۆ ئەگەر ئەم پرۆژانەوە هەبێ بە چەنەها گەنج ئەخەیتە سەرکار خود بژێوی خۆی ئەکا پێویستی بەوە نابێ خەڵکێک بێت دەستگرۆیی کە هاوکارێکی کەمی بۆ بکە بەڵکو ئەو ئەبێتە سەرمایەدارێکی ئەم نیشتیمانە خەڵکی ئەم ناوچەیە کە داکۆکی کارێکی باشی مافەکانیانە بە تایبەتی تایبەتی بۆ ئەوە ئەچم داکۆکی کارێک بم لەسەر ئەم پرۆژانە ئێمە دەشتێکی بە پیتمانەیە لە هاوی ناسەیر ئەەکەیت بەروبوومەکانمان پێەکە ساخبوونەوەی نییە ناچار فڕێ ئەدرێ یان موادێک ئەهێنرێت دەرمانێک ئەهێنرێ ئیسپادەی نییە بەڵکو زەرەر لە فەلاحەکە ئەدا لە ڕووی تەندروستیەوە کە بەکاری یێنێ زەرەر لە موادەکە ئەدا ئەچێتەوە بازار و دوای ئەبێتەوە بە قوت و ئەچێتەوە ماڵی خەڵک باشە نەسری خان وەکو خانمێک کە لەلایەنێکی ئیسلامیە خۆتان بەربژێر کردووە چ گرنگیەکی هەیە ڕەنگە خەڵک بڵێن بۆچی لایەن ئیسلامیەکان کەسانێکی بوون نە بانک خواست کەسانێکی داعوی کەسانێکی پەروەردەکار دەنێرنە شوێنێکی وەکو پەرلەمان ئێمە وەکو ئیسلامی لەبەر ئەوەی چوینەتە ناو هەموو شەریحەکان خەمخۆرێکی خەڵک بووین بەدەم ژان و ئازارەکانی خەڵکۆ بووین ناڕەحەتی و ناسوۆرەکانی خەڵکە زانین بە تایبەتی ئێمە لە پارێزگای هەڵابجە کە لە بگەڕێنەوە بۆ سەردەمی بەعەز سەردەمی بەعەز ئێرەی خاپوور کرد بە تەواوی چۆڵی کرد بەڵام دوایی لە دوای نەوەدەکان و دووبارە هەستانەوە ژیانەوە لێرە دەستی پێکرد ئێستش بە پێویست هەرێم حکومەتی هەرێم ئاوری لەم شوێنە نەداوەتەوە هەڵەبجە بەداخەوانی بڵێ بە تایبەتی هەموو هەڵەبجە هیچ ئاوڕێکی لێ نەدراوەتەوە ئێمە ئەگەر ڕۆژانە سەری تەندروستی بکەین یعنی تەندروستیەک ئەبێ نەخۆشەکانی ئێمە بچنە سلێمانی بۆ وەرگرتنی عیلاج ئەگەر سەیری ناو خەسەخانەکانمان بکەی یعنی بەڕاستی مواد و دەرمانێ نایەنن شیا و بێ بە عیلاجکردنی نەخۆشەکانی ئێمە سپاس دەکەم پێم خۆشە لە کۆتایی یا کۆتا پەیامز بۆ دەنگدەرانی سنووری بازنەی هەڵەبجە بنێریت کە چۆن متمانە ببەخشن بە کاندیدی ژمارە دوو من لێرەوە داوا لە جەماوەری بازنەی هەڵەبجە ئەەکەم کەوا وەکو چۆن نوێژەکان فەرزە لە سەرمان لە کاتی نوێژەکان ئەگەر نەیکەین ئەو کاتە قەرزارە بین ڕۆژی دەنگدانیش فەرزە لە سەرمان بڕۆین چونکە ڕۆژی دەنگدان یەک کاتە ئەڕوا وەکو کاتی نوێژ وایە ناگەڕێتەوە دوایی ئێمە باگلەی لەوە نەکەین کە ئێتە سەر حکمی ئێمەکە لەبەرەوە ئەمڕۆ پێویستە بڕۆن نوێنەری ڕاستەقینە و دەستپاک و ئەمینی خۆیان هەڵبژێنن بۆ ئەوەی دوایی بتوانێت ژیانێکی شایستە بە و چینە مسۆگەر بکە
سپاس دەکەم نەسرین خان خۆشحاڵ بووم ئێمە بەتایبەتی ئەمڕۆ هاتینە سیروان ئومێد دەکەین لەو ماوەیە تۆمان بە بینەران و بیسەران ناساند بێ و هەندێک لە کار و چالاکیەکانی تۆمان گواستە بێتەوە ئەزیزان لەگەڵ خاتون نەسرین کۆتایی بم بەرنامەیە هێنن بۆ ئومێدی ئەوی کە هەموو لایەکتان لەشتا خۆتان دروست بن.